قەیرانی کۆچ هاوتەریب لەگەڵ قەیرانە چارەسەر نەکراوەکانی هەرێم درێژەی هەیە. بەکر عەلی سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە سەرتاسەری هەرێمی کوردستان هۆشداری دەدات لە سەرهەڵدانی شەپۆلێکی تری کۆچی بەلێشاوی هاوڵاتیانی هەرێم بۆ وڵاتانی ئەوروپا. بەداخەوە ئێستا دەبینین جارێکی تر ئامادەکاریەکی گەنجان ئامادەکاریەکی هاوڵاتیان بە شێوازێکی بەرچاو دەبینین کە خۆ ئامادە دەکەن جارێکی تر کۆچ بکەنەوە بە شێوازێکی بەرفراوان بەرەو وڵاتانی ئەوروپا. ئەوەی کە ئێمە دەبیستین و ڕۆژانە لە گوێبیستی دەبین لە شەقام یاخود لە ڕێگەی هاوڕێکانمانەوە یاخود لە ڕێگەی نوێنەرمانەوە لە وڵاتی تورکیا ئەوانیش ئەو هۆشداری دەدەن ئێمە کە کۆچێکی بەرفراوان لە ڕێگایە، بەڵام چاوەڕوانی ئارامبوونی شەپۆلی دەریا دەکەن بۆ ئەوەی باشتر بتوانن بگەن بە شوێنی خۆیان. بەشێک لە هاوڵاتیانی و گەنجانی هەرێمی کوردستان دەڵێن دوو بژاردەیان لە بەردەمە، یان دەبێت بەو دۆخە پڕ قەیراناوی سیاسی و ئابووری و بێکاریەی هەرێمی کوردستان ڕازی بن، یاخود دەبێت ڕێگای مەرگ و پڕ لە مەترسی بگرنە بەر بۆ ئەوەی بگەن بە ژیانێکی شایستە. بێوارزگەر لەگەڵ هاوڕێکەی باسی ئامادەکاریەکانی دەکات بۆ ئەوەی کوردستان جێبهێڵێت. دەڵێت خەون بە ژیانێکی شایستەوە دەبینم. لە سەردەمی ئێستادا باوەڕماکەم کەس دڵی بێت زێدی باوباپیرانی جێبێڵێت یان بە شێوەیەک لە شێوەکان دڵی دایکی بشکێنێت و لە دەرەوە بکات. بەڵام ئەگەر تۆ هیوایە یان ئومێدێکت نەما یان دروستکایەکت لە وڵاتەکەی خۆت نەدی، ناچار دەبی کۆچ بکەی بۆ وڵاتانی دەرەوە بۆی کە ژیانێکی شایستە دابێت بکەی بۆ خۆت. محەممەد عەلی تەمەن 20 ساڵان دوای ئەوەی هەوڵیدا لە ڕێگای بێلاڕوسیا بگات بە وڵاتی بەریتانیا، بەڵام لە ئێستادا وەک خۆی دەڵێت دوای چەشتنی سەختی و سەرمای جەنگەڵ و خەرجکردنی نزیکەی 8,000 دۆلار بێخواستی خۆی گەڕێنراوەتەوە کوردستان. دەشڵێت ئەگەر جارێکی تر دەرفەتی بۆ بڕەخسێت دووبارە کۆچ دەکاتەوە. تقریباً 17 شەو تا 18 شەو ئەو ناوەی دەبێ هاتوومەتەوە. ئەگە دەرفەتێکە هەبێت و بزانین ڕێگاکی سەلامەتە ئەوەیە ئەڕۆڵا یەک دقیقا ناوەستم لە وڵاتێت تێدەگەی چکە ئەو وڵاتە نەئی منە نەئی توێ کەسێکی ترا باشە. من کە هاتینەوە باوەڕتە بێت لە ناچاریان هاتینەوە، ینی هیچی پێ خۆش نەبوو، یعنی سوکاتێکی پێدەکردی ئەو وڵاتە دەبات چوو بایەوە. مەسرەف ئەو شتانش هەموو ڕۆژەشتم دەکرد کیسە خەوم دەکرد لیان فڕێدامەوە، کە لیان فڕێدامەوە دووبار باین دەچوم دەمکرێەوە هەم بۆ ڕێگای هەر لیان فڕێدامەوە بۆ شت لێ فڕێدا بۆیە نێوە. تقریبا بەخوا من نزیکە 7 وەرەقێک 7 وەرەقێکم سەرف کرد، یعنی بە تارە و بە هەموو شتەوە. ئەمە دیمەنی بە خاکسپاردنی دوو خوشکی بچووکە لە گۆڕستانی قەڵاتزێ بە ناوەکانی ئانیا و ئاژین کە لە دەریای ئیجەدا لە 23 دەسەمبەری ساڵی پار یەختەکەیان بە 23 کۆچبەرەوە نقوم بوو. لە ناو خنکاوەکاندا 11 کۆچبەریان خەڵکی دەڤەری ڕاپەڕین بوون، 3 کۆچبەریان تا ئێستاش نەدۆزراونەتەوە. بەپێی ئامارێک دەستشار پرێس کەوتووە ساڵی پار 28,000 هاوڵاتی هەرێمی کوردستان کۆچیان کردووە. لەو ژمارەیە 150 کۆچبەر گیانیان لەدەستداوە و 99 کۆچبەریش تا ئێستا بێ سەر و شوێنن. ئەوەی جێگای سەرنجا لە کۆی 28,000 کۆچبەر 7,800 هاوڵاتی دانیشتووی دەڤەری ڕاپەڕینن. لە ناویاندا 41 هاوڵاتی لەو ڕێگەیەدا گیانیان لەدەستداوە و 29 کۆچبەری تریش چارەنووسیان نادیارە. لە هەرێمی کوردستان ناسەقامگیری دۆخی سیاسی و ئابووری و نەبوونی هەلی کار و بەرتەسکردنەوەی ئازادیەکان لە هۆکارەکانی قەیرانی کۆچی گەنجانن. ڕاژانستار، شار پرێس، دەڤەری ڕاپەڕین.